بەڵێ سۆما بەردەوامی وەک پێشی لەگەڵ هاوکارم محەممەد لە شاری بەغداد باسی ئامادەکاریەکانی کۆمیسیۆنمان کرد تەنانەت کاردانەوەکان بە شێوەیەکی گشتی لەسەر پرۆسەی هەڵبژاردننی داهاتوو لە هەرێم وەک ئاشکرایە وەختێکی کۆمیسیۆنی بەڵای هەڵبژاردنەکانی عێراق سەردانی هەولێریان کردووە بۆ ئەو مەبەستەش میوانداری زۆر بەڕێز هەژار محەممەدمان کردووە بەرپرسی ژووری هەڵبژاردن لە مەڵبەندی سەیەکێتی نیشتیمانی کوردستان و لە هەمان کاتدا شارەزا لە بواری هەڵبژاردن. کاک هەژار سوپاس کە ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمانایت. سڵاو لێ بە کاک هەژار، سواز بۆ ئامادەبوونت. باینتان باش، سپاس بۆ ئێوەش دەستتان خۆش بێت. زۆر سپاس. کاک هەژار با لەوە دەست پێ بکەین. ئامانج لە سەردانەکەی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق بۆ هەولێر چی بوو؟ بەڵێ. وەکو دەزانن هەڵبژاردننی داهاتوو دەوی حوزەیرانی ئەمساڵ کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی دەکات. بۆیە لە ئێستادا ئەوان بەرنامەکەی خۆیان سەر کردوتەوە بەهۆی ئەوەی بتوانن لەو ماوەی کە دیاری کراوە بۆیان بژاردنەکە ئەنجام بدەن. لە ئێستادا بۆیە ئەوان هاتوونەتە ئێرە لێرە کۆمیسیۆن جگە لەوەی ئۆفیسی هەولێر هەیە، ئۆفیسێکی گشتی کۆمیسیۆن لێرە لە هەولێر هەیە. ئەو ئۆفیسا هەیئەی کۆمیسیۆنی پێدەن سەرپەرشتی سەرجەم پارێزگاکانی هەرێمی کوردستان دەکات. ئەوان هاتوونە لێەوە ڕاستەوخۆ سەرپەرشتی هەڵبژاردنەکانی داهاتوو بکەن، تەوجیهاتەکان ڕاستەخۆ بگەینە بەغدا و بگاتەوان. بۆیە حاکمێک کۆمسارێک وەکو بەڕێوەبەری دایرەی ئینتیخابی لێرەوە ڕاستەخۆ ئەو پرۆسەیە بەڕێوە بات. باشە کاک هەژار، با بزانین بە شێوەیەکی گشتی هیچ گرفتێک هەیە لە بەرجەم هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە و لە ماوەکانی پێشووشاوە کە زانی کە سەرۆکی حکوومەتی هەرێم باسی لەوە کرد کە 250 بۆ 300 کەس لە هەولێر پەنجەمۆریان نایخوێنێتەوە خود بایۆمەتریەکان ئیش ناکات. ئەمە گرفت بۆ هەڵبژاردن دروست دەکات؟ دەست خۆش پرسیارێکی جوانە. دیارە ئەو گرفتەیە ئەگەر هەبێت تەنها لە هەولێر نییە. حەزەکەم ڕوونکردنەوەیەک بدەم بۆ ئەوەی لای سەرجەم دەنگدەران ڕوون بێت، لای سەرجەم لایەنەکان ڕوون بێت. کۆمیسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق جیا لە هەموو هەڵبژاردنێک بە بەردەوامی لە ساڵی 2021ەوە کە دەیدا هەڵبژاردن بووە بنکەکانی لە هەولێر کراوەتەوە 53 بنکەی هەڵبژاردن لە هەولێر هەیە بە بەردەوامی تاوەکو ماوەی پێشوو تەنها 3 کەس ئیش لێ دەکرد. بەڵام ئێستاکە نزیکەی 6 مانگ دەبێت مۆزەفیان بۆ تەعین کردووە. هەر بنکەیەک لەو 53 بنکەیە 8 مۆزەف ئیشی لێ دەکات. بە بەردەوامی خەڵک بۆی هەبووە بچێ بایۆمەتری بکات، بچێ کارتی وەرگێتەوە. بەڵام دیارە ئەوە کۆتایی پێهاتی ئەو پرۆسەیە خەڵکێک نەچوە. ئێمە حزبەکانی تر سەرجەم خەڵک گلەی لەوە هەبووە، ناوی مردوو هەبووە، ناوی زیادە هەبووە، ناوی لابەلا هەبوو هاتوتە ناو پرۆسەیە. هەڵبەتە بەشێک لەوانەیە کە تاوەکو ئێستاکە ئەو پرۆسیان ئەنجام نەداوە ئەو ناوە ئەو مردوانە نەکە ناتوان بێن پرۆسەکە ئەنجام بدەن. ئەو ناوە زیادانەیە کە لەسەر هەولێر ماڵ بووە. بەڵام بەداخەوە خۆ بەس بۆچی بەس ناوی هەولێر دێت؟ لە سلێمانیش هەمان شت هەیە، لە دۆچیش هەمان شت هەیە. ئەگەر هەبێت بەس لە هەولێر نییە. بۆیە بەڵێ لە ئێستادا خەڵکێکی زۆر سزای ئەوەی کە نەچوە بایۆمەتری بکات ئەو 300 و هەزار کەسە، بەڵام نزیکەی 200 هەزار کەسیش کارت بایۆمەتری دەرهێنا. ئێستا کارتە بایۆمەتریەکان وا لە بنکەکانی تۆماری دەنگدەران لەو 53 بنکەی بەڵام ناچێ وەری بگرێتەوە. ئەوە هەمووی ناڕەزایی خەڵکە و بێزاری خەڵکە لە حکومڕانیەکەیە. بۆیە بەداخەوە گەیشتۆتە ئەو ڕۆژە. بەڵێ کاک هەژار، بە دیاریکراوی بۆیە باسی هەولێرمان کرد لەبەرەوەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان باسی لەوە کرد لە هەولێر 250 بۆ 300 کەس ئەو کێشیان هەیە و بە دیاریکراویش وەک باست کرد لە ناوچەکان یاخود لە پارێزگاکانی دیکەش بە هەمان شێوە ئەم کێشەیە هەیە. بەڵام پێش ئەوەی کە ڕۆژی هەڵبژاردن دیاری بکەن بۆچی بیر لە چارەسەرکردنی ئەم گرفتە نەکرایەوە؟ وەکو بۆ خۆتان ئاگادارن بەڕێز سەرۆکی هەرێم چەندی زار جەختی لەوە کردوێتەوە پێشووتر جارێکی تر لە 25/2 کاتی هەڵبژاردننی دانا بۆ ئەوەی هەڵبژاردن ئەنجام بدرێت. ئەو پرۆسەیە وا بوو ئەنجام نەدرا بەهۆی دادگای فیدرالی پرۆسەکەی دواخست. دواتر بەڕێز سەرۆکی هەرێم زۆر جەختی لەوە دەکردەوە کە دەبێ ئەو هەڵبژاردنە لە کات و وادەی خۆی هەڵبژێدرێت و پەلە بکرێت کۆمیسیۆن بتوانێتن ئەو فەراغای یاسایی و لە حکوومەت و پەرلەمانی هەرێم هەیە زووتر چارەسەر بکرێت. بەڕێزیان بۆ خۆی دەست نیشانی دەی حوزەرانی کردووە کە ئەو پرۆسەیە ئەنجام بدرێت. و لە ئێستاشدا بۆ خۆتان دەزانن بە بەردەوامی وەفدەکانی حکوومەتی هەرێم سەردانی حکوومەتی عێراقی کردووە. کێشەکە لەوەدانە بۆ بچێ باسی چەند ناوێک بکات کە لەوێن دەرێن بایۆمەتریان نەکردویان کارتەکانیان وەرنەگرتوێتەوە. ئەوان چوونە باسی پارەیان کردووە، باسی موچەیان کردووە. بەڵام ئێستا کە کێشەکە هاتوۆتە سەر ئەوەی هەڵبژاردنەکە نزیک بۆتەوە
دەنگە ڕاستەقینەکان خاوەنی کارتی بایۆمەتری درێژخایانی خۆیانن بەداخەوە کە ئەو هەواڵی دوێنێمان بیست. بەڵێ کاکە ژار وەک بەڕستان ئاماژەتان پێکرد سەرۆکی هەرێم وادەکەی دیاری کردووە کە دەی حوزەیرانە بەڵام وەک خۆ دەزانین لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە چەند لایەنێک بایکۆتی هەڵبژاردنیان کردووە لێرەدا کە ئەمەش بۆتە مشتومڕ لای هاوڵاتیان و ناکۆچە سیاسەکانیش لەبارەی پرۆسی هەڵبژاردننی داهاتووی هەرێم بەردەوامە بەپێی دوایین زانیاری ئایا پرۆسی هەڵبژاردننی هەرێمی کوردستان لە وادی خۆیان ئەکرێت؟ بەڵێ بەڕێزان بۆ خۆتان دەزانن ئەوانەی کە دەرێن چەند لایەنێک نینە چەند کەسێکن هیوادارم جیایەکاری بکرێت لە نابینی لایەن و لە بینی کەس ئەو کەسانە ئەگەر بە دادگایەکی عادل هەبێت خەڵکێکی ڕۆشنبیر ڕۆشنفکر بتوانێت داواکاری تۆمار بکات لە دژی ئەو 11 کەسە ئەو 11 کەسە دەبێت دادگایی بکرێن بەهۆی ئەوەی ئەوانە نەیانتوانیوە نوێنەرایەتی قوارەکەی خۆیان بکەن چ خوشکبرانی مەسیحی بێت چ خوشکبرانی تورکمانی ڕەسەنی شارەکان بێت ئەوانە تەنها نوێنەرایەتی خۆشیان وەکو پێویست پێ نەکرا بۆ یەگە دادگایەک هەبێت دەبێت ئەوانە دادگایی بکەن چکە ئەوانە بوونە هۆکاری ئەوەی کە هەرێمی کوردستان بۆ ڕۆژە ئێستا بگات ئەگەر بێت لە شوێنەکانی خۆیان نوێنەرایەتی کۆتاکانیان بکرد وایە بۆ لایەنێک دەنجیان بەرز نەکرد بە پشتی لایەنێکیان نەگرت وایە ئەو هەرێمە ئێمە تووشی ئەو فەراغە قانونی نەدەبوو دادگای فیدرالیش نەدەهات حکوومەت و پەرلەمانەکەمان بەوەی ئێستاکە گەیشتووە بۆیە ئەو 11 کەسە لایەن نینە ئەو لە 11 کەسە بۆ خۆتان دەزانن بەڵام نوێنەراتی ئەوشتان بۆ ڕوون بکەمەوە لە کۆمیسیۆن حەز دەکەم ئەوتان بۆ ڕوون بکەمە لە کۆمیسیۆنی هەولێر لە ئۆفیسی هەولێر چەندین لایەنی تورکمانی و مەسیحی خۆیان تۆمار کردووە بۆ ئەوەی لە هەڵبژاردننی دەی حوزەیران بەشداری بکە ئەو پرۆسەیە بکەن. بەڵێ بەڵام کاکە ژار دوجار ئەوانیش نوێنەرایەتی چەند لایەنێکەکەن بەڵام ئەوەی لێرە مەبەستمە ئەوەیە کە پارتی دیموکراتی کوردستانیش هۆشداری یاوەڵێ ئەگەری ئەوە هەیە بایکۆتی هەڵبژاردن بکات جامە بەسم لێرە ئەو بوو ئایا بەپێی دوایین زانیاری لای بەڕێستان پرۆسەکە لە وادی خۆیان بەڕێوەچێت بەڵێ هیوادارم ئەوەی برادرانی پارتی تەنها پاڵەپەستۆیەک بێت بۆ ئەوەی ئەو داواکاریانی هەیەیان ئەو ڕخنەوەی ئەو ملاحەزاتانەی هەیەە بتوانن پرۆسەکەیان داواکاریەکەیان بۆ بگاتە شوێنی مەبەست و بۆیان جێبەجێ بکرێت هیوادارم تەنها پاڵەپەستۆیەک بێت بەهۆی ئەوەی لە ڕابردوو ئێمە ئەو تەجروبەیەمان بینیوەکو شارەزایانیش ئەو شۆکە باسی ئەو هەواڵەیان دەکرد و کە لە 2005 برایانی سونە لە مووسڵ بەشداریان نەکرد پرۆسەکە ڕۆی لە ڕابردوودا لە 2023 لە هەژدەی 12 برایانی سەدر بەشداریان نەکرد پرۆسەکە بە هەمان شێوە ڕۆیشت هیواداری نەگاتە ئەو ئاستەی چونکە ئەوە بە خۆتان دەزان بڕیاری دادگای فیدرالیە بڕیاری کۆمیسیۆنە داواکاری بەڕێز سەرۆکی هەرێمە بۆ خۆی هیواداری نەگاتەوە ئەو ئاستەی کە هەڵبژاردنەکە ئەو مقۆمقۆی تێدا بکرێت بۆ خۆشتان دەزانن ئەو شەو ئەوروپا و ئەمریکا هەمیان ناڕەحەت بوونە ناڕەزاییان دەربووە بۆ ئەوی چیتر ئەو پرۆسی دیموکراتیە ئەو فەراغی لە کوردستان هەیە بە زووترین کات بگاتە مەبەست بۆ خۆتان دەزانن لە ڕابردوودا یەکێتی نیشتیمانی کوردستان کە هێزی زۆری نەبووە تووسی چەند گرفتێکی ناوەخۆ بوو لە هەڵبژاردنەکان نەیتوانی وەکو پێویست دەنجی خۆی بهێنێ بەڵام هەموو ئەنجامەکانیشی قبول کردووە سزای ئەوەش لەگەر هەموو ئەوانەشدا لە سنووری سەوز با بڵێن یەکێتی نیشتیمانی کوردستان پشتی هەموو حزبەکانی داوە هەر لە مدیری فەرمانگەیەک لە بەڕێوەبەری خوێندنگایەک لە مدیر عامێک مدیر ناهێتاوەکو دەزانن پۆستی پارێزگاری هەولێرش ئێستا لە یەکێتی نیشتیمانی کوردستانیا هیوادارین ئەنجامی هەڵبژاردنەکان وەکو ئێستاکە کە قسەی لەسەر دەکرێت کە ئەنجامەکەشی دەرچوو بە هەمان شێوە هەموو لایەنەکان بە سینگێکی فراوان وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان ئەنجامەکەیان قبول بێت. باشە کەواتە کاکە ژار بەڕێستان وەکو شارەزایەک لە بواری هەڵبژاردندا باستان لەوە کرد کە ئەمە چەند لایەنێک نین بەڵکو چەند کەسێکن کە هەوڵی ئەوە دەدەن گرفت بۆ هەڵبژاردن دروست بکەن بە دیاریکراوی ئەم کەسانە بۆچی هەوڵی ئەوە دەن کە هەڵبژاردن لە کاتی خۆیان نەکرێت و گرفت دروست ببێت. هۆکارەکەی بۆ چێگەڕێتەوە هەر هۆکارەکەی بۆەوەی کە لە ئێستادا دۆخی هەرێمی کوردستانی خوباری جارای هەوڵاتیان بە شێوەیەکی گشتی خراپاوە موچە نەهاتوە موچەدا بەش نەکراوە و ترسیان لە نەهێنانی دەنگەیە خۆ بە دیاریکراوی بەڕای بەڕێستان وەک شارەزایەک لە بواری هەڵبژاردندا ئەم کەسانە بۆچی واگەن؟ بۆ خۆتان دەزانن ئەو کەسانە سوودمەندی تایبەت بوونە لەو پرۆسەیانەی ڕابردوو کە ئەنجام درراوە لە هەموو ئەو دەنگدانانەی کە دەنگدانی یەکلاکەرەوە بووە دەنجیان بەلایەنێک داوە دیارە ئەوە سوودمەند بوونە بۆ خۆیان وەکو فەرد ئەگەر بێت و باگراوەندی ئەوانە سیر بکەین لە ڕابردوو بۆ خۆیان هەریەکە و تەمسیلی لایەنەکەی خۆی نەکردووە بەداخۆ نەیان توانیوە دیفاع لە
خوشک و برایانی مەسیحی بکەن دیفاع لە حەق و مافی تورکمانە ڕەسەنەکانی شارەکان بکەن تەنها داواکاری ئەوانە ئەوە بۆ پشتگیری لایەنێکیان کردووە و ئەگەر بێت و سەیری پرۆسەی هەڵبژاردننی ڕابردوو بکەیت دەزانێت ئەوانە لە چ شوێنێک دەنجیان هێناوە لە شوێنێک دەنجی هێناوە کە بە حیاتی یەک خوشک و برای مەسیحی تێیدا نەژیاوە وجودی نییە بەڵام ئەو دەنجی تێدا هێناوە لە دەنجی تایبەت دەنجی هێناوە کە دەنجی تایبەت بۆ خۆتان دەزانن تایبەت دەبێت بە لایەنەکە خۆی لەو تایبەتانە باوەڕ ناکەم ئەوان خەڵکیشان تێدا هەبوو بێت بۆیە بەڕاستی ئەو کەسانە بوونە هۆکاری ئەوەی هەرێمە کەشمان بگاتە ئەو ئاقارەی ئێستا پێی گەیشتووە هیوادارم هەمومان بەیەکەوە بتوانین ئەو وەزای ئێستا هەرێمی کوردستان تێیکەوتووە شانی بدەینە بەرێ بۆ ئەوەی ڕاستیکەینەوە ئەو فەراغە قانونی لە پەرلەمان هەیە لە حکوومەت هەیە بە هەموو لایەکمان بتوانین بە زووتری کە بهینەوە سەرڕێچکەی خۆی بۆ ئەوەی چیت کە چاومان لەوە نەبێت دادگای فیدرالی یاخود کۆمیسیۆنی عراقی چیمان بۆ دەکات چیمان بۆ ناکات. بەڵێ کاک هەژار بە پێی دوایین زانیاری چەند هاوپەیمانی یاخود چەند قوارە ناویان تۆمار کردووە؟ وەکو ژمارەی قوارەکەم ڕێک نازانم چەندە بە هۆکاری ئەوەی لە قوارەکان ئێمە تێدا هاوپەیمانیمان نەبووە زۆر متابعی نەبوومە بەداخەوە. بەڵێ باشە کاکەژار ئەوەی بەڕستان زانیاری تەبێت هیچ کەسێک داوای ئەوەی کردووە کە هەڵبژاردن لە کاتی خۆیان نەکرێت یاخود دوا بخرێت؟ ئەوەی داوای کردووە تەنها ئەو چەند کەسێک لەو 11 کەسەنە کە بەردەوام دێن ئەو بابەتیان وەکو ئەوی بۆ نووسرا بێتەوە حفزیان کرد بێت دەرخیان کرد بێت باسی دەکەن لەسەر شاشە تیڤەکان بەڵام ڕەسەنەکانی خۆشمان حەقە ئەنگۆ بتابای ئەوانش بکەن ئەو برا تورکمان و مەسیحیانەی کە ڕەسەن و داوا دەکەن ئەوان بەشداری پرۆسەکە دەکەن دانەبراون دانەوەی هەڵبژاردنیش لە کات و ساتی خۆی بکرێت بۆ ئەوەی بگەن بە ئێستحقاق و مافی خۆیان ئەوان بۆ خۆیان دەڵێن ئێمە نەک خەڵک دانیشتوان بەڵکو ژمارەی دەنگدەرمان لە هەولێر 400,000 دەنگە کەواتە ئەگە ئەوان 400,000 دەنجیان لە هەولێر هەبێت چ پێویستیان بەوە هەیە کۆتایان هەبێت گەرچی یەکێتی نیشتیمانی کوردستان لە داواکەی خۆشی داوای نەکردووە کۆتا هەڵبژێرێت بەڵام داوای کردووە کۆتاکان بەسەر ژمارەی دانیشتوانی پارێزگاکانی تر دابش بکرێت بەڵام کە هەستاوە ئەوان دەرێن ئێمە ژمارەمان 400,000 دەنگدەرە کەواتە ئەمە چەندین ساڵە غەدر لەو برا بەڕێزانە دەکەین لە کۆتاکان 400,000 دەنگ زیاتر لە 10 کورسی بەردەکەوێت لە هەولێر وە خۆیان دەتوانن شەڕی ئەو 10 کورسیە بکەن دەتوانن وەکو فەرد بەشدار بن دەتوانن وەکو هاوپەیمانی بەشدار بن دەتوانن وەکو لیستی سەربەخۆ بەشدار بن دەتوانن وەکو فەردێک بێن لە ناو لیستەکەی ئێمە لە ناو لیستەکانی برایانی پارتی خۆیان کاندید بکەن و بەشدار بن و نوێنەریان هەبێت لەو 100 کەسەی کە دەچێتە پەرلەمان. بەڵێ بەڕێز هەژار محەممەد لێپسرایی بەشی هەڵبژاردن لە مەڵبەندی سیەیەتی نیشتیمانی کوردستان و شارەزا لە بواری هەڵبژاردن سوپاس کە ڕاستەخۆ لە شاری هەولێرەوە لەگەڵمان بوویت.